الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز خۆشحاڵم کە لە دەرسێکی تر لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگارە و دەرسانە بخاتە تەرازوی حەسەناتمان و خوای پەروەردگار مەجلیسەکەمان بکاتە مەجلیسی ذکر، عاقیبەت خێرمان بکات، سەر بەرز و سەر فرازی دنیا و قیامەتمان بکاتن، بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکات، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمانبرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. برایانی بەڕێز لە دەرسی ئەمڕۆماندا بابەتێکی نوێیە، ئەویش دەچینە سەر فەقەرەیەکی نوێ کە دەفەرمێ ونحب أصحاب رسول الله صلى الله عليه وسلم ولا نفرط في حب أحد منهم ولا نتبرأ من أحد منهم ونبغض من يبغضهم وبغير الخير يذكرهم ولا نذكرهم إلا بخير وحبهم دين وإيمان وإحسان وبغضهم كفر ونفاق وطغيان. ئەو بابەتە لەوانەیە بڵێن مامۆستا چیشی بۆیدا کە لە بابی عەقیدەدا هەندرابێت. تەوەنکو گوتم شەیخی تەحاوی ئەو بابەتانەی کە ڕادیاییەکیان لێ دروست بوو لە سەردەمی ئەواندا ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێتن و ئیفرات و تەفریط دروست ببوو، ئەو بابەتانەی هێناون لە بابی عەقیدەی داناون و جوانیشی پێکاوە بەڕاستی کە هاتووە نقطەی لەسەر حەرب داناوە لەسەر هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. دەفەرمێ هاوڵانی پێغەمبەری خوامان عەلەیهی سەڵات وسەلام خۆش دەوێن. برا بەڕێزەکانی خۆ کە دەڵێن ئەصحاب ڕەسوولی الله مەبەست پێ هەردوو ڕەگەزن، ژن و پیاو. پیاوەکان پێیان دەگوترێ أصحاب رسول الله أواني دي كشهر أصحاب رسول الله صلى الله عليه وسلم للروي أو بلان بيشوي كبسنا قولاي بابتكي بشي دا قتريتن أصحاب شي بي دا قتريتن أصحاب صحابة وصحبتي بو بريار دا دريتن بو بيغمبري خوا عليه الصلاة والسلام أو پێناسەی کە کراوە بۆ پێناسەی ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەمانیان چاکتر و باشتر و تۆکمەتر کە عولەما لەسەری متتەفیقن ئەوەیە. دەفەرموون ئەسحاب بەو کەسەی دەگوترێتن کە پێغەمبەری بینی بێ عەلەیهی سەڵات وسەلام و ئیمانی هێنا بێ بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و لەسەر ئیمانەکەی خۆی بەردەوام بوو بێ هەتا وەفاتی کردووە، هەڵ نەگەڕا بێتەوە، مرتەد نەبوو بێتەوە. ئەوە پێی دەگوترێ ئەسحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر لە بۆ ڕۆژێکیش بوو بێتن، لە بۆ لەحزەیەکیش بوو بێ ئەو پێغەمبەرە نازدارەی بینی بێ عەلەیهی سەڵات وسەلام، ئەوە پێیان دەگوترێ ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. دەنا ئەوانەی کە پێغەمبەریان نەبینیوە عەلەیهی سەڵات وسەلام و ئیمانیشیان هێناوە، یعنی بۆ نمونە لە سەردەمی پێغەمبەردا ژیاون عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام مەجالیان نەبووە یان پێیان نەکراوە، بۆیان نەگونجاوە بڕۆن لە مەدینە بە خزمەت پێغەمبەر بگەن عەلەیهی سەڵات وسەلام، ئەوانە پێیان ناگوترێ ئەسحاب، ئەوانە پێیان دەگوترێت تابیعین، لەبەرەوەی ئەسحابی پێغەمبەریان بینیوە عەلەیهی سەڵات وسەلام. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ هاوڵانی پێغەمبەری خوامان خۆش دەوێ عەلەیهی سەڵات وسەلام ولا نفرط في حب أحد منهم. زێدە ڕۆیی ناکەین لە خۆشەویستی هەندێک لە هاوڵان، وەکو چێ؟ وەکو شیعە. جاو لێرانە نەواسبیان پێ دەڵێتن و ئەو ئیفراتە لە چی؟ هەندێک لەوانە ئیمامی عەلییان بەرز کرد بۆ مەرتەبەی خوایەتی،
نعوذ بالله ئیفرات و تەفریتیان یعنی ئیفراتیان دەکرد لە خۆشەویستی ئەهل البەیت ئەوانەیە کە ئەهل بەیتی پێغەمبەری خوان عەلەیهی السەڵات وەسەلام کە دەڵێ ئەهل بەیتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام مەبەستیان پێ ئیمامی عەلی و فاتیمەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ و ئەوانەی کە لە پشتی فاتیمە و ئیمامی عەلی و پاش کەوتوون. ئەو جا دەفەرمێتن وەلا نەتەبەڕەء من ئەحەد منهم و کە ئیفرات ناکەین لە بەرزکردنەوەیان مەرتەبەیان بڵێن وەڵا ئەو هاوڵانە لە پێغەمبەرانی پێشی باشترن و چاکترن و دیندارترن و موسڵمانترن ئەوە زێدەڕۆییە وەشت زۆرە من جێ ئەوە نییە کە باسێکەین کە ئەو غلوەی کە ئەمڕۆ کە شیعە دەیکاتن بە ناوی خۆشەویستی ئەهل البەیت کە ئەهل البەیت لەو خۆشەویستیە بەریە ولا نتبرأ من أحد منهم وتبرأ لە هێک لەوانە ناکەین لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. ئێستا ئەوانە یعنی وەکو دین تەماشای دەکەن کابرا ئیمانی تەواو نابێت لە لایوان ئەگە تەبەڕا لە ئەبوو بەکر و لە عومەر و لە عوسمان و لە هەموو سەحابەکان بڵێ زۆر 12 سەحابە دێڵنەوە. ئەو خەتەرێکی زۆر گەورەی ئێستا دەینە سەری جا دەفەرمێتن و خەواریجیش بە تایبەتی ئەو ئیفرات و تەفریتە خەواریج ئیمامی عەلیان تەکفیر دەکرد و ئەوانەی کە سڵحیان کرد و بە سڵحەکەی بۆ نمونە مصحەفەکانیان بەرزکردنەوە لە مابەینی ئەو کێشەی کە نیزاعی لە نێوان ئیمامی عەلی و معاویەدا بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر هەردوو لایان بێتن تەکفیریان کردنەوانە لەبەرەوە دەفەرمێ نە ئەوەی دائیمەن ئەهلی سونە و جەماعە برا بەڕێزەکانی خۆم وەسەطن وەسەط تەماشای قەزیەکان دەکەن دەفەرمێ وەنوبغض من یبغضهم ڕقمان لەو کەسانەیە کە ئەصحابی پێغەمبەری خوایان ڕقلێن ئەوانەی کە ڕقیان لە ئەصحابی پێغەمبەری خوایە ئەمەش ڕقمان لێیان دەبێتەوە وبغير الخير يذكرهم و ئەوانەی کە بە خراپە باسی هاوڵانی پێغەمبەری خوا دەکەن عەلەیهیمو السەڵات وەسەلام عەلەیهی السەڵات وەسەلام ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ ئەمەش ڕقمان لەو کەسانەیە. کەسێک کە دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن بە بێئەدەبی باسی سەحابەیەک لە سەحابەکان دەکا لە بۆ شکاندنی ئەمە ڕقمان لێیەتی. بەڵام تەبیعیە سەحابەیەک بۆ نمونە ڕەزیل بووە، سەحابەیەک ترسنۆک بووە، سەحابەیەک یعنی سفەتێکی هەبووە ئەتو باسی ئەو سفەتە بکەن نەک لە بۆ شکاندنی ئەو سەحابەیە ئەو شتێکە. بەڵام بۆ تەعەندان لە ئەصحابی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام تەعەندانە و تانەدانە لە چێ؟ لە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. یعنی ئەنگۆرن تەماشەکەن ئەتو بڵێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام 23 ساڵ جیلێکی پەروەردە کرد بێت 23 ساڵ کوڕینە کافرەکان ئەوەی کە بێ باوەڕە یعنی ئەو کابرایە ئەوەی کە ئەو کاتبە ناودارە کتابێکی دانە ئەو سەد ناودارەی کە لە دنیادا بڕیزبەندی بۆ کردوون کە لە هەموو خەڵکی وکو بڵێ تەسیریان زیاتر بۆ چاکتر بوون باشتر بوون مڕەبیتر بوون چەندی خۆی هێناوردە موسڵمانیش بۆ یەکەم کەسی پێغەمبەر داناوە عەلەیهی السەڵات وەسەلام. یعنی تووەرە خەڵکی کافر دان بە جوامێری و بە عیلم و زانست و بە ئوسلوب بە هەموو شتێکت دابنێ کابرای کە بەناو خۆی پێ موسڵمانە بێ مەسەلەن بڵێ وەڵا هەر 5-6 نەفەر ماون هەموو مرتەد بوونەوە پاشی وەفاتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام میانی هیچی نەکردووە. قەزیەکەش لێرانە یەک شتە برا بە ڕێزەکانی خۆم ئەمە زۆر بەڕاشکاوانە باسی دەکەم. قەزیەکە ئەوەیە کە لە سەردەمی ئیمامی عومەر و ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە سەردەمی ئیمامی ئەبوو بەکر نەخشەی مەوحکردنەوەی ئیمبراتۆریەتی فارس دانرا و لە سەردەمی ئیمامی عومەر کۆتایی پێهات لەبەر هەندێک ڕقیان لەو دوانەیە زۆر هەر ماوە. ئەوجا دەفەرمێ
ولا نذكرهم إلا بخير. ئێمە بەڕاستی جارێ بە چاوی معسوومیەت تەماشایان ناکەین، بەڵام کە باسی هاوڵانی پێغەمبەر دەکەین عەلەیهی سەڵات وەسەلام بەس بە خەیر باسییان دەکەین. بەڕاستی بە خەیر دەبی باس بکرێن، بۆ چکە ئەو دینە ئەوان بە ئێمەیان گەیان برا بەڕێزەکانی خۆ. ئەو هیدایەتەی کە ئەو ڕۆخوای پەروەردگار بە قەسمەتی کردوین بەرهەمی ماندووبوونی وانە لە فکرتان نەچێتن. ئەو ئیسلامەی کە بڵاو بۆ بە خوێن و ئارەقەی وان بڵاو بۆتەوە، ئەو ئیسلامەی کە بڵاو بۆتەوە بە هیجرەتی وان بڵاو بۆتەوە، ئەو ئیسلامەی کە بڵاو بۆتەوە بە عیلم و زانستی وان بڵاو بۆتەوە. زۆر گرنگەوەتە ئەو قورئانەی کە دەیخوێنین بە جوهد و ماندووبوون و مەشەقەت و حفظی وان بە ئێمە گەیشتووە. ئەگەر ئەوانە و قورئانیان لەبەر نەبایە و ئەو قورئانیان کۆ نەکرد بە مەدەگەیەوە، ئەگەر ئەوانە و تەسحیان نەدابانە لە شەرق و غەربی ئەو دنیاە هاتوون، وازیان لە خۆشی و خۆشگوزەرانی و حیش و نۆشی ژیان هێناوە بۆی کە ئەو دینە بە خەڵکی ڕابگەیەنن. جێ هەموو تەقدیر و ڕێزێک ئینسانیش تەماشە دەکەی بێک کەم و کوڕی و هەڵە نییە. لەبەرەوە عەرەب قسەیەکی جوانیان هەیە دەفەرمێ من زینەتی الرجال ئەن تعد مەعایبهم، لە چاچی پیاوانەوە کە عیبەکانیان بژمێردرێتە نەک چاکەکانیان. بڵێ وەڵا فڵان کەس چەند عیبی تێدانە، وەڵی بڵێ وەڵی نازانم پێشەش عیبی تێدانە. ئەدی چاکە بە هەزاران و مەلاین چاکەی تێدایە. گوناح نییە تو ئەو هەموو مەلاین و هەزاران چاکت لەبەر چاو نەبی، بەڵام وەکو مێشە ڕەشکەی پیس بەس بە عیبێکی وە بنووسێ ئینسان. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم لەبەرەوە بۆی نەگەڕێمەوە سەری ئەو خلافەی کە لە نێوانیاندا بووە نەچی وەچکە ئەبرای گوتی بەبێ ئینسافی. شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەو کێشەی کە لە نێوان ئەصحابی پێغەمبەری خوا ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن، ڕزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێت دروست بووە، دەفەرمێ ئێمە خۆمانی لێ دەپارێزین. وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمووی ئەو کێشەی کە لە نێواندا بوو خوای گەورە دەستی مەی لێ پاراست، تۆ زمانی خۆمانی لێ دەپارێزین. بەڵام هەر چۆنێکێت و باسی کەی کاکە ئیجتیهادێک بۆ کردویانە، ئیوایان هەیە پێکاوی یوان نەی پێکاو لە ئیجتیهادەکەی، لەسەر هەوا و ئارەزوو نەبووە، لەسەر حەز نەبووە، لەسەر سوڵتە و دەسەڵات نەبووە. ئەو جا دەفەرمێ وحبهم دین و ئیمان، خۆشەویستی هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دین و ئیمانە، یعنی بەشێکە لە ئیمان و لە دینداریەکەی خۆت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ الئیمان بضع وسبعون شعبة، ها ئیمان حەفتا و قسوور بەشە، بەشێکی ئیمانی گرنگ خۆشەویستی هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و چاکەکاریە. ئەتۆگە ئەگە ئەو جیلەت خۆشنەوێ کە ئەو پەیامەی خوای گەورەیان بە تۆ ڕەنگە چۆنە تۆ دڵسۆز دەی بۆ ئەو پەیامەی، ئەتۆ دەتوێت لەو پەیامەی بدەیت. ئەوانەی کە دێر قسە بە ئەصحابی پێغەمبەری خوا دەڵێن عەلەیهی سەڵات وسەلام ڕزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ، مەبەستیانە کە خەڵک دوورکەنەوە لەو دینە. یعنی چییە نیگەتو ئەو خەڵکەت بە خائین لە قەڵەمدا و بە ناڕازگۆیی لە قەڵەمدا و بە خەڵکێکی هەوەسبازت لە قەڵەمدا، یعنی چی؟ یعنی ئەو پەیامەش بەکەلک نایە کە ئەوان هێناویانە. ئەتۆ ڕقت لە کەسێکی بێ حەقی لێ وەردەگری، قسەی لێ وەردەگری، لێی وەرناگری. لەبەرەوە خۆشەویستی هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ ئیمانە و ئیحسانە. ئەو جا وبغضهم كفر ونفاق وطغيان، ڕق لێبوونەوەی هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو گوتم کوفرە، نیفاقە، زێدە ڕۆیکردنە. خوای گەورە ئیمانمان سەلامەت کە و خۆشەویستی هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەدەستە جەمعە لە دڵ و دەروونماندا زیاد کاتن یا ڕەب العالەمین. ئەو جا با تەماشەکەین بۆ شەیخی تەحاوی نقطە لەسەر حەرف دادنێ لەو بابەی برا بە ڕێزەکانی خۆ. دەفەرمێتن یەک کۆمەڵە ئاەتی هێناوە، وەرە جیلێک خەڵکێک خوا بە گەورەی و عەزەمەتی خۆی لەسەروی هەموو ئاسمانەکان تەسکییان بکات، خوا لێیان ڕازی بێت و چی لێیان ڕازی نەبی. ئەمنەوەم پێ سەیرە. خوا بە گەورەی و عەزەمەتی خۆی بڵێ من لەو جیلەی ڕازیم، لەو ئەنسار و مهاجیرانە ڕازیم، لەو هاوڵانەی پێغەمبەری ڕازیم، وڵات و بڵێ من ڕازینم. کوڕە تۆ هەندێک شتێ ناگوترێت. ئەتۆ چی؟ ئەمن چیم ئەمە بڵین وەڵا تێبینیمان هەیە، هەرچی بیان کرده بێتن خوا لێیان ڕازیە.
ئاوکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ کاتێک هیچێک لە هاوڵان سڕی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەنووسێتن دەنێرێ بۆ ئەهلی مەککە کە پێشەوەی کە فەتحی مەککە بکە ئەهلی بەدر دەبێتن خوای گەورە ئاشکرای دەکاتن جبریل عەلەیهی سەڵاتو وەسەلام خەبەر بۆ پێغەمبەر دێنێ عەلەیهی سەڵاتو ئیمامی عەلیوان دەنێری کتابەکەی لێ دەستێننەوە لە ئافرەتەکەی و دەیهینیتن ئەوەت بۆ کردووە دەفەرمێ وەڵای پێغەمبەری خوا لەم لەبەرەوە نەکردووە کە من وەکو بڵێ گومانم لەو دینەم هەبێ لەبەرەوە نەکردووە کە من هەڵگەڕێمەوە بەس گوتم من چاکەیەکی بکەم کەسم نییە خزم و کەسم نین لە مەکەی ماڵ و منداڵ و ئەوانە لێن بەشقم ئەویان لەبەرچاو بێ وەکو بڵێ ئینسانە ضەعیفە ئیمامی عومەر دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا لێگەڕێ با لەسەری ئەو منافقەی بدەم عومەر لێگەڕێ چوزانی خوای گەورە تەماشای ئەهلی بەدری نەکردو فەرمووی هەرچی دەکەن بیکەن لێتان خۆش بوو ئەهلی بەدرە ئەنی چاکەی فەضائیلی ئینسان هەندێک جار هەیە ئەتۆ گوناهێک دەکەی گوناهەکە تەماشا دەکەی بۆنی کوفریشی لێ دێ بۆنی نیفاقیشی لێ دێتن بەڵام فەضائیلە گەورەکە چاوپۆشی لەو شتانە دەکات ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم ئیمامی ئەبوو بەکر یەکێکە لە سەرقافڵە و سەرتۆپی هەموو ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵام تەماشاکە ئەمڕۆ کە لە قوتابخانەکانی عێراق بە ڤیدیۆ بڵاویان کردوتەوە مامۆستاکان تەڵەبە منداڵەکان کە نازانن ئەلف و بێ چیە فێری جوێندانیان دەکەن بەو هاوڵە بەڕێزە بە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێت کە خوای گەورە تەبارەک وتەعالە دەفەرمێ إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا ناشڵێ معی دەفەرمێ معنا خوا لەگەڵ ئێمەدا یعنی لەگەڵ من و لەگەڵ ئەبوو بەکر ئەوجا خۆشەویستانی خۆم خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەفەرمێ والسابقون الأولون من المهاجرين والأنصار چێن ئەوانەی کە سابقون الأولون ئەوانەی کە لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هجرەتیان کرد تخوا ئیمامی ئەبوو بەکر یەکێک نییە لەوانە ئیمامی عومەر یەکێک نییە لەوانە ئیمامی عوسمان یەکێک نییە لەوانە کوڕە ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام چیژێکی پێدا ئەو چیژەی وەفاتی کرد چیژێکی دیکەی پێدا ئەو وەفاتی کرد فەرمی وەڵڵاهی چیژم مابانەی سێمیشم پێدەدا ئەوەندەی خۆشویستوە و مژدەی بەهەشتی پێداون ئەوانە هەر سێکیان عەشەرەی مبەشەرەن لەگەڵ ئیمامی عەلیش ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت ئەوجا دەفەرمێ والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم هو ده الشيء ذكرت خوای گەورە تەبارەک وتەعالە باسی چێ دەکا هەر ناوی هێناون مهاجرین و ئەنسار ئەوانەی کە پێشی موسڵمان بوون ئەوانەی کە جا دەفەرمون والسابقون سابقون بەچێ دەگوترێ دەفەرمێ ئەوانە سابقونن هەتا سوڵحی حودەیبیە هەتا سوڵحی حودەیبیە ئەوانە سابقونیان پێ دەگوترێت تێگەیشت دەفەرمێ والسابقون الأولون من المهاجرين والأنصار وأنصار ئەوانن کە لە مەدینە موسڵمان بوون و چاوەڕێی هاتنی پێغەمبەری خوایان دەکرد عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆی دیفاعی لێ بکەن والذين اتبعوهم بإحسان ئەوانەی کە دێن هەتا ڕۆژی قیامەت بە چاکە بە دوای وان دەکەون ئیمانیان وەکو ئیمانی وانە فإن آمنوا بمثل ما آمنتم فقد اهتدوا خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی دەفەرمێ رضي الله عنهم خوا لێیان ڕازیە لەوانە ئەتۆ چی پیسکە بڵێ وەڵا ئەوانە قسەیان پێ بڵێ وەڵا تەعنیان لێ بدەی وەڵا بیان شتێنی خوا ڕسوات دەکا وەکو ڕسوای کردووی والله ئەوەی کە قسە بە هاوڵی پێغەمبەری خوا بڵێ عەلەیهی سەڵام خوا لە ناو ماڵی خۆی فەزعی دەکات و ڕسوای دەکات رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوە ئەو بابەتە هەڵدەگرین بۆ دەرسی داهاتوو چکە بەڕاستی هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو کە ئەو دینیان بە ئێمە گەیاندووە چەند هەڵوەستەی لەسەر بکەین و چەند بەردەوام بین لەسەری هێشتانەکە بە عوشری ئەو چاکەی کە لەگەڵەمەیان کردو ناتوانین پاداشتیان بدەینەوە یا ڕەبی خوایە بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆت کەی
جوانترین و چاکترین پاداشتی ئەو هاوڵە بە ڕێزانە بدەیەوە خوای لە فردەوسی ئەعلا هەمان مەوایان لە فردەوسی ئەعلا بێ ئێمەش بە خزمەتەوان بگەێنی والسلام عليكم ورحمة الله وبركاته.